مامۆسای بەڕێز زۆرترین لەکەکان کە دەنرا بە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە دوای هاتنی پەیامەکەی درۆ بوو. درۆ ئایا ئەم سیفەتە هی کاتی پێغەمبەرایەتی بوو یان هی پێش پێغەمبەرایەتی؟ پرسیارێکی زۆر جوان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله الصادق الأمين. خۆشەویستانم، ڕازگۆیی یاخود سەدق مەرجێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە خەڵک هەرچیەکت وت باوەڕی پێ بکە. ئەمەش لە شەو ڕۆژێکا دروست نابێ. هیچ کاتێکیش خوای گەورە مۆر و ئیمزایەک بۆ ئینسان ناکا بڵێ ئەم کەسە ڕازگۆیە و من نردوم و ئیمانی پێبێنن. ئەبێ ئەم کەسە ئەم مێژووی بەدەستی خۆی بۆ خۆی دروست کردبێ. بۆیە جوان دقت بن، ئەگە بتوێ بڵێ ئینسانێک ڕازگۆیە ئەبێ لە 100% سفەتەکەی وابێ. ئەین تۆ ئیمتحانەکەی 40 دانە ساڵ لەو کاتەی کە زمانە پژاوە بڵێ 38 ساڵ ئەبێت درێیەکە نەکردبێ، یەک زەللەو نەکردبێ، بە سوعبەتی شەوە درۆیەکت لە دەرنەکەوتبێ، بۆ مەسلەحەتیش درۆیە بە زمانتان نەهات بێ. 38 دانە ساڵ تۆرم تاقیکردنەوەی بێ درۆیەک لەگەڵ ئینسانێک لەگەڵ مناڵێک شانێکی بە مناڵی خۆت لەگەڵ منداڵێکی ترانێکی، ئەمە زۆر قورسە. چکە بۆ یەک درۆ لەم درۆیانە هەموو ئەوەی کە کردو تاڵێ وەشێنێتەوە. کەواتە ئەگەر شتێ بێ بۆ مەلەکە و بێ بە سیفەت لە ئینسانە ئەبێ سفەتی لە ساسەی وەرگرت بێ. ناوناتۆرەکان زۆرن لە بازاڕە، ئەڵێن فڵان کەس ئەڵێ فڵان کەس درۆزنە، ئەش بیستین فڵان کەس داوێن پیسە، ئەش بیستین فڵان کەس تووڕەیە. بەڵام بەعکسەوە کەم سیفەتەیە، کەم کەسمان بیستووە بڵێن فڵان کەسی ڕازگۆ ناوەکەی خۆی لاچوو بێ، محەممەدەکە نەما بێ، هەر بە سادق بانگ بکرێ، بە ڕازگۆ بانگ بکرێ. یعنی سادقەکە بێتە جێی ناوەکەی خۆی، نەک بێتە نەی جێی ناوی باوکی. زەم باسی یەکەین، یعنی ئەوەندە ڕازگۆ بیت ڕازگۆیەکە ناوەکەی خۆت بشارێتەوە تا ئەو حەددە کەمە. بێنە بە چای خۆتان. 4 کەسم پێ بڵێن ئیساکەنە لە بازارە لە تاجیرەکانە پێی بوتێ فڵان کەسی ڕازگۆ، یان کەوتە دە ڕازگۆ هەموو کەسێ بیناسی. لەوانەیە ئەو نەکەم بێ بتوانین بڵین نییە. بۆ چوێخ ئادەتەن خەڵک ئینسانەکان بە سفەتی جوان ناناسێ یاخۆت سفەتە جوانەکان نامێنێتەوە یا بەرچاو نابن ئەگەر ئەو نەزەق نەبێ لە ئینسانەکەیە. بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە 100 لە هەزار لە ملیۆنە ملیۆن ئەم سیفەتەی پێکا بوو لە کاتێکا پێغەمبەری خوا زۆر تێکسمرا بوو، زۆر نزیک بوو لە خەڵکەوە. بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەم سیفەتەی لە 4 کۆنگرەیە بە دەنگدانی هەموو ئەندامەکان تەسویتی لەسەر کرا و دەنگی بۆ درایەوە. چۆن؟ لە کاتێکا پەیامی خوای گەورە بۆ پێغەمبەرەکەی دێ، پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەزانێ لە مودووە مۆرکی درۆ زۆر بەسەریا ئەنرێ و زۆر قسەی لەسەرەکرێ. بۆیە ئێوێ پاش 40 ساڵ لە خەبات و لە ئیشکردن و لە ڕازگۆیی ئەم سیفەتە زەقکاتەوە، ئەچێتە سەر شێوی سەفا، خەڵکی بانکاتەوە لە خۆی. محەممەد قەت پێش ئەوەی نەکردەوە خەڵک لە خۆی کۆکاتەوە. بۆیە ئەفەرمێت ئەرائەیتم ئین ئەخبەرتکم ئەنە خەیلەن تەخرج من سەفح هذا الجبل ئەکونتم مصدقین. ئێستا پێغەمبەری خوا سەڵ سەلەم سەر شوێنێکی بەرز وەستاوە، پاش و پێشی خۆی لێ دیارە، بەڵام خەڵکی بەس پێشی خۆیانە بینن لە بەردەمی چێوێکان. پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ ئەگەر پێتان بڵێم لە پشت ئەم چێوەوە لە پشت ئەم سەفایەوە جێشێک و سوپایەکەیە دوژمنە ئەی بێ بەسەرتانە، لا ئیلاهە ئیلا الله. ئەم سیفەتە ڕاچەڵەکێنەرە، ئەمە ڕووداوێکە ترسناکە لە هەموو ئەلامەکان وسێ بەپەلە
عاجل بۆ ئەوەی کە زوو خەڵک فریای خۆی کەوێت و زوو بە خۆیان بچێتەوە زوو فریای چەکەکەی کەوێ لەبەرەوە ئینسانە خاتە سەر مەعدەنە پاکەکەی ئینسان کاتی ئەوەی نییە لەسەر پشت بڕیار بات و پاڵی باتەوە خەڵک ڕاچەڵەکێنێ ئەگەر پێتان بڵێم دژمنێک ئێستا ئاوا لە پشتەوەی هاو هەموو جێش و سوپا و خەڵکە و چەک و تەقەمەنی و ئەسپ و ئەو خەریکە یا بەسەرتانە باوەڕم پێکەن وەڵام محەممەد خۆی زیار نییە تەپوتۆزیش دیار نیە وەڵام من دوێنێ وەڵام ئەم بەیانی لە پشتی سەفاوە هات مەڵا هیچ نەبوو کاکە خۆ ئەتوایەکێ بچێ بزانێ ئەو محەممەد شتی وا بێت ئێستا لەو نا هەمووی تەسلیمە بێ ئەكنتم مصدقی قالوا ما جربنا عليك كذبا الله قدروا ما لنا بنيويت قد دي فرمي إني نذير لكم بين يدي عذاب شديد من أقدار تانكم والعذاب إخوة من پیغمبري آخر زمان لوي يكيك بناي بباورانا وهلس يوقساكا پێڵێ تۆ درۆزنی ئەم درۆیەشت لە پاڵ درۆکانی ترتە نا ئەبا لە هەب هەڵەسێ حەقەوەی پێ بڵێ هەر ئەم درۆیە بوو کردێ هەر ئەم درۆیەش بۆ سەر درۆکانی تر نا تەبەن لەکە یا محەممەد ئەلی هادا داوتەنا ماڵ وێران بێ محەممەد بۆ ئام بەواو نەکردی خۆ ئاسانتر بوو پێی بڵێ ئەمە یەکەم درۆ نییە وانە ئاسانتر بوو هەر بۆ کۆتاییە هەو هەر ئەوەی بوو تا بوو لە هەب بوویتە ئەمە یەکەم درۆ نییە هیچی تری نەبوو تا پێیسی بەتعلیق نەبوو بەڵام ناتوانێت بێڵێ چونکە ئەو کاتە درۆی ئەبووی لە هەب خۆی دەرەکەوێت چونکە خەڵکە زانیان پیاوە درۆی نەکردەوە ئێستش پێغەمبەری خوا شایەتی پێدان کە وتیان درۆمان لێ نەبینیویت ئێستا لەو کاتەیە یەکسەر پاشگەز ببن ناتوانن چکە ئێستا ئیمزایان کردووە کە درویان لێ نەبینیوە بە زۆرینی دەنگ هەمووی دەنگ بەس کردوێتەوە نا بە هەموو دەنگەکان بە کۆی دەنگەکان هەمووی توێتی ما جەرەبنا عەلەیکە کەذیبا درۆمان لێ نەبینیویت بۆیە لە کاتێکە نیۆنێری کافرەکان ئەچێ بۆ لای نەجاشی و جەعفەر قساکە پرسیاری لێیەکە نەجاشی ئەڵێت ئێوە چێن ئەڵێ ئێمە قەوم بین ئاوا جەعفەرە فەرمێ لە حوزوری عەمری کوڕی عاسا کاتووە زمان حاڵی قوڕیشە ئەڵێ پیاوێکی بۆ ناردین خوای گەورە لە ڕەچەڵەکی لە ڕازگۆیی لە دەستپاکی لە دایان پاکی ئەمان ناسی ئەمین بووین ئەمری کوڕی عاس بێتن توانی بڵێ ستۆپ بۆستە قسەم هەیە باسی چ ڕازگۆییەکەکەی زەحمەت نەبێ باسی چ دایان پاکیەکەی باسی چ ئەمانەتێکی باسی چی ئەەکەی ئەو محەممەدی کە تۆ باسێکی من نایناسین عەمری کوڕی عاس بە دوای یەک نوقتەیە ئاگەڕێ لە قسەکانی جەعفەرە بەڵام سەری کزە و شانی کەچە و هیچی تر لە ئاستی ئەم عەزەمەت و شاخەیە بڵێ چی بە محەممەد بڵێ چی ناتوانێ دوایش ئەو ئەمری کوڕی عاسە ئیملاقەیە هەر دوایش خۆی موسڵمانە بێ لە گفتوگۆی نێوان هێرەقل و ئەبوو سوفیانە سەیری خوای گەورە شایەتەکان بەچێ ئەدا بە گەورەکانی خۆیان و بە دژمنەکانی سەرسەختی پێغەمبەری خوادا سەڵ سەلەم سەیری هێرەقل چەند پرسیارێکی عەقڵانەکە ئەڵڵاه لە عەقڵی ئەو پیاوە فەرمێ أكنتم تتهمونه بالكذب قبل أن يقول مقالته بدروزن ناوزرتانە کرد پێش ئەوەی کە باسی پێغەمبەرایەتی بکە ساڵی ئەخیری پێش فەتحی مەککەیە نزیکی 20 ساڵ بەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەری خۆیان چووە سەڵ سەلەم هێرەقل ئەزانێ ئەگەر بڵێ ئایا محەممەدتان بە درۆزن ئەزانی ئەڵێ بەڵێ 20 ساڵ ئێمە پێڵین درۆزن باوەڕیشی پێ ناکەین ئەڵێ پێش ئەوەی کە باسی پەیامی خوا و باسی پێغەمبەرایەتی کە گومانتان لە ڕازگۆیەتی هەبوو پێتانە و درۆزن چەند جوار فۆرمەکەی وە دارەژێ ڕقاڵ بێە پێشەوەی کە بڵێ پێغەمبەرم بە درۆزنتان نەزانی ئەبوو سوفیان بڵێ نەخێر ناشتوانێ غەیری ئەوە بڵێ هێرەقلیش ئەڵێ تەسەوڕ ناکەم کەسێک 40 ساڵ
درۆی لەگەڵ خەڵکانە کرد بێ دوایی هەستێ دەست بە درۆ بکە یەکەم درۆژ بەدەم خواوە بیکە. چەند ئاقلانە ئیستینباتی حکومەکەی کاو حکم بەسەر پێغەمبەری خوایەدا صلی الله علیه وسلم کە لە دەرزی خوای ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە باسێکی. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر کەسێک لە تاریخا درۆی نەکرد بێ، کەسێک یەکەم مەقالەی لەسەر شێوی سەفا بۆ دەست پێ کرد بێ بفەرمێ ئین الرائد لا یەکذب ئەهلە، پیاوی سەرکردە درۆ لەگەڵ ژێردەستەکانی خۆیان ناکە، درۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکە. خۆزگایە ئەم شیعارە ئەکرا بە دروشم لە بەردەمی پەرلەمان و حکوومەت و مەڵبەند و ڕێخستن و دەسەڵاتدارەکانە بە ماڵەکە بەس ئەمەمان بەس بوو مانوتایەت سەرکردە درۆ لەگەڵ خواردەستەکانی خۆیان ناکە. پێغەمبەرێک بەم دروشمە دەست پێیەکە و بەم دروشمەش کۆتایی دێژیانی صدق فی صدق فی صدق هەتاوەکو کاڵایەکی جوان بێ پڕ بە پەری کەسێ بکە ئەوە قەولە ئەو کەسە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. بۆیە لە عەزەمەتی ئەم زاتەیە وەستین وەڵین وصلى الله على أو بحر نور علم وعرفان كدرك غورناك غير علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.